ئەمێنداریە گشتیە ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ داخوێنیەک دەربارەی ڕەواندنا زارۆکان ژالیە ڕێخستنە جوانێن شۆڕەشگەر بە بەلاو کرد و تێدا داخوازێتەوە ئالیان کرد و زارۆکێن هاتنە ڕەواندن وەرنە بەگەڕاندن. ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ داخوێنیە خۆدە گوت و ڕێخستنە جوانێن شۆڕەشگەریە سەر بێ پێدەڤە ڕۆژە یەکشەمێ ڕێکەوتە 21/11/2021 سێ کەچێن کوردیên تەمەنێوان ji 18 ساڵان کێمترە ji بەژارê Amûda Rojavayê Kurdistanê ڕەواندن ku ew jî evîn Celal Xelîl 15 salî، Eyana İdrîs İbrahîm 15 salî، Hediye Abdurrehîm Enter 16 salî. ئەنە کەسە داخوێنیە خۆدە دەبێژێ ئەڤە چەند ساڵێکە و ڕێخستنە جوانێن شۆڕەشگەر سەدان زارۆکن تەمەنێوان ji 18 ساڵان کێمترە ڕەواندنە ئەڤ تاوان ji دەستپێکە vê salê zêde bûye. Malbatên zarokên hatine ڕەواندن پەیوەندیên تەلەفۆنی ژالیێ بەرپرسیارên ڕێخستنە جوانێن شۆڕەشگەر و ژوان ڕە تێن و تێدا تەکەس دەکەن ku zarokên wan tevlî rêzên جوانên شۆڕەشگەر بوونە و ew ê xulên perwerdeya leşkerî بۆ dema 6 mehan werbigrin û zarokên hatine ڕەواندن nikarin dê vê demê de peywendiyê bi malbatên xwe re bikin. ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ داخوێنیە خۆدە ئیدانەیە تاوانên ڕێخستنە جوانên شۆڕەشگەر دەرحەقê gelê Kurd de dike bê taybetî ڕەواندنا zarokان. Hêzên Sûriya Dîmokratîk bê berpirsiyar dibîne di ber van kiryaran de pêwîst e qeseda rêgiriyê lê tawanan bike encamderan siza bide ji ber ofîsa parastina zaroktiyê ya ku jaliyê qesede ve hetiye avakirin nikare zadî bo kesûkarên wan vegerîne. هەروها ئەنە کەسە دەداویە داخوێنیە خۆدا ئاماژە بۆی چەندێ داک و سیستەم و یاسایên دادگەها تاوانان یا نابدەولەتی ڕێگریە لە ڕەواندنا زارۆکان و لەشکەرکردنا وان دکێ و vê tawanêweke tawana cengî didê nazkirin. ئەنجومەنە نیشتیمانیە کورد لە سووریێ داخوێنیە خۆدا daxwaz ji netewên yekgirtî û rêxistinên yasayî û mirovî yên karên wan parastina zarokan e hêzên hevpeymaniya navdewletî kir ku bi erkê xwerabin û fişarê lê qesede bikin te ku bi dehan zarokên ڕەواندî jaliyê ciwanên şoreşger ve werne vegerandin û leşkerkirin û ڕەواندina zarokan dest bicî werê rawestandin.